بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانی عەزیزم سڵاوی خواتان لێبێت. تەمەنای خێزانێکی خۆشبەخت و ئاسوودەت بۆ هەموو لایەکتان دەکەین. تەمەنا دەکەین بەرنامەکانی نۆماڵ بەو زنجیرە بەرنامەی کە پێشتر پێشکەشمان کردو. بەم بەرنامەیەشەوە مای خۆشبەختی، مای ئاسوودەی، مای شانازیکردن بێ بۆ ئێمەش و بۆ ئێوەش بۆی بە هەمومانەوە بتوانین نۆماڵێک و خێزانێک و خانوادەیەکی خۆشبەخت و ئاسوودە دروستکەین. ئەزیزانم، خانەوادە و ماڵ حکومەتۆچکەیەکی زۆر بچووکە، ئەتوانین بڵین دەوڵەتێکی بچووکە. لەناو حکوومەتە چۆن وەزارەتی ڕۆشنبیری هەیە، لەناو ماڵ و خانوادەشا بەشی ڕۆشنبیری هەیە، بەشی ڕاگەیاندن هەیە، بەشی پەیوەندیەکان هەیە، بەشی خزمەتگوزاری هەیە، بەشی دارایی هەیە. وەکو چۆن لە حکوومەتە بەشی دارایی هەیە، دەبێت لەناو ماڵ و خانوادەکانە بە تایبەتی بودجە هەبێت، بە تایبەتی ئیش هەبێت، کار هەبێت، خەڵکانێک هەبێت کە ئیش لەسەر دارایی بکەن. چۆن لەناو حکوومەتە بە تایبەتی و حکوومەتانی شەرق الئەوسەتە وەزارەتێک هەیە بە ناوی وەزارەتی ئەوقاف یان وەزارەتی ئاینی، ڕاستی دەبێت ماڵەکان و خانوادەکانیش بەشێکی تایبەتیان هەبێ بە بواری ئاینی و بواری ئەو بوارەی بابڵین ڕۆحی کە گرنگ و مهمە. ئەمڕۆ من باسی بەشێ لە وەزارەتەکانەکەم، بەشێکی گرنگی حکوومەتی خێزان و خانوادەکان دەکەم کە چەندێ خۆشبەختم تۆی بینە کە سەیری بەرنامەکە مەکەیت. حکوومەتێکی دیکتاتۆرت نەبێت، حکوومەتێکی تاقڕەویت نەبێت، حکوومەتێکت نەبێت نە ژن سالار بێت نە پیاو سالار بێت، حکوومەتێک نەبێت کە هەر کەسە بۆ خۆی بێت، حکوومەتێک نەبێت کە هەر کەسە و ئۆخەی هەر کەس بۆ خۆی بێت. چکە بەڕاستی حکوومەت وابێت، هەرێم وابێت، وڵات وابێت، حیزب وابێت، ڕێکخرا وابێت، بە دڵنیاییەوە دوور و نزیک مای هەڵوەشانەوەی و مای فەوتاندنە. ئەمڕۆ باسی وەزارەتی ڕۆشنبیری دەکەم، باسی وەزارەتی ڕووناکبیری دەکەم لەگەڵ میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویستمە کە مەشهورە بە وەکو ناو مامۆستا کاوە مستەفا، بەڵام مەشهور بە مامۆستا کاوە هاوڕاز بە خێراتین دەکەم. مامۆستا کاوە وەکو نووسەر، وەکو ڕووناکبیر، وەکو ڕۆشنبیر، وەکو مامۆستاش لە ئامادەیە. چکە ئەمانە بەڕاستی کۆکراوی هەندێشتن کەواتە دوور و نزیک پەیوەندیت بە کچەکانەوە هەیە، پەیوەندیت بە کوڕەکانەوە، پەیوەندیت بە خێزان و خانوادەکانەوە. ئەوە کوڕوکچەکانە لە لای جەنابەت ئیتر تەواوەکو ئەڵێ خڕیلە دەبن و گەورە دەبن و تۆزێک بەرەبەرە لە ژیان فێر دەبن و ئینجا دەچنە زانکۆ و یان پەیمانگا و بەرە و زەواج دەچن. لێرەوە دەمێت بۆ جەنابەت باز بکەم کە تۆ وەکو خۆت وەکو مامۆستا کاوە ڕای جەنابەت چییە لە خێزان و خانوادەکان؟ ئایا ڕۆشنبیری و ڕووناکبیری چەند گرنگ و مهمە بۆ خێزان و خانوادەکان؟ چکە لەبیرت نەچێ مامۆستا پیا و لێرە مشوری ڕاوەدینار دەخوا، ژنیش مشوری سەلاجە و متبەق و چێشت لێنانەکەوێت. لەم بەینەیە شتێک کە بە ناوی ڕۆشنبیری و ڕووناکبیریە تۆزێک هەستەکەین کەمە و زانیاریەکان کەمە. ڕای بەڕێزت چییە و چی بکەین بۆ حاڵەتە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سەرەتا دووبارە زۆر ڕێز و دەستخۆشیم بۆ ئێوە بەڕێزە. سڵام بۆ بینە بەڕێزەکانت هەیە. بەڕاستی بەڕێزت کەم بەرنامێت داناوە وێ ڕاوی ئەرکەکانی ئێوەکو دکتۆرێک گەزانم لە پرۆسی خۆدانم زۆرە بەرنامانە بۆیە شایانی ئێستایش و دەستخۆشیە. سەبارەت بە پرسیارەکەی بەڕستم کاک دکتۆرجیان، بەڕاستی تەوەرێکی زۆر باشتان هەڵبژاردووە، تەوەری باری ڕووناکبیری خێزان بەگشتی. هەرچی من حەزمە کرد زیاتر دەرباری باری ڕووناکبیری ئافرەتانیش خوشکان بە تایبەتی کە زۆر زەرورە، بە تایبەتی کە ئەوەن بەشێکی گەورەی ماڵ پانتایەکی گەورەی ماڵ و خێزان بیانیان داگیرەکەن، داگیر کرد بەو شێوازی کە لە ئەستویان گرتووە، لە گردنیان گرتووە. بەڕاستی لایەنی ڕووناکبیری بۆ خێزان زۆر زەرورە لە هەموو شتێکە، نەگەر لە خێزانە. بەڵام تۆ کاتێک خێزانێ دروستەکەی، کاتێک ئەبی بە باوچێک، کاتێک ئەبی بە دایکێک کە ئەم دوو تەوەرە ئەم دوو کەسە شەراکەتێ دروستەکە. من کاتی خۆی مەقالێکم نووسی دەربارەی خێزان کە نووسی بووم دەربەر لایەنی ڕووناکبیری ئافرەتان، لایەنی ڕووناکبیری خێزان بوو کە نووسی بووم ژیانی خێزانی، ژیانی هاوسەری، بڵێن کۆمپانیایکی کۆمەڵایەتیە. ژیانی هاوسەری هەردوو کەس کە ژیانی هاوسەری پێ وەک کە دوو کەس شەراکەتێک کۆمپانیایەک دروستەکەن. ئەمان کۆمپانیای گەندروک ناوی کۆمپانیای خێزان. ئەم کۆمپانیا چین تاجەکەت دەمەن مناڵ بەرهەمەهێنێ، مناڵ بە سۆز و مێر و خۆشەویست. بەڵام لە هەمان کاتەوە تۆ باست کرد لایەنی ڕووناکبیری، لایەنی ڕووناکبیری کاتێ من باوکم ئەمڕۆ کەسێکمە بم بە باوک یا بەر لەی ببم بە باوک خێزانم گواسۆت و هێشتا مناڵ نەهاتوێتە ئاراوە، پێویستە بزانم ڕۆشنبیری زانیاریم هەبێت لەسەر پێکهێنانی خێزان. بۆ نمونە کەسێک ئەوێ فێری شۆفێری بێ، تەماشاکێکێتە خولێکی شۆفێریەوە، خولێکی شۆفێری بە نەزەری و بە تیۆری و بە پراکتیکی، یعنی بە نەزەری و بە کردداری بە
بە نظری بەکردداری بێگومان عملیە گرێتەوە. ئەی باشە بۆچی کاتێک ئمە کوڕێکمان زەواجەکە یا کچێکمان سووەکە بۆچی ناین خولێکی ڕووناکبیری باش بەرلەوەی کە بچێت چۆن کەسێک کە ئەچێت بۆ حەج و عەمرە بەرلەوەی بچێت پێویستە زانستێکی باش ڕۆژمێرێکی باشی لەسەر حەج و عەمرە هەبێت لەسەر لایانی دینداریە بێت لەسەرەوەی کاچێتەوە شوێنە پیرۆزە ئەچێتەوە مەقامە گەورەی گەر عەمرە بۆ مای 10 ڕۆژ دەگەر حەج مای مانگێکی پێ دەچێت هەرچەند ڕۆژەکانی حەجداری کراوە چەند ڕۆژێکە بەڵام پێویستە سەقافەتێکی بازانیکە کاتێمانە سەقافەت کاتێک گەڵێن ڕۆشنبیری یعنی چەند زانیاریەک ئیدی خۆ ڕۆژنە بەسمانەوە نیە بچێت بەجارێکی کتێبی مفەکرە گەورەکانە بخوێنێتەوە دەربارەی خێزان و علمە نەسڵمانە نا چەند شتێکی پێویست پێش تۆک و باوکێک چۆن هەڵسو کەوتەکەی پێویستە وەکو کەسێک کە زەواجت کرد وەکو دایکێک وەکو ئافرەتێک هیچ نەبێ سەیری ئەزمموی پێش خۆت سەیری ئەزمموی باوکو دایکت کە تا چ ڕادێک سەرکەوتون تا چ ڕادێک بەداخەوە گەر شکستیان هێناوە بتوانانی خاڵەکانی شکستی دیاریگەی بەسەریان نەتێ نەپەڕی دووباریان نەکەیتەوە بۆ نمونە خوشکێک زەواجەکە پێویستە دایکی لە سۆنگەیەکی دەمارگیری شوێنانەوە پێی نەڵێت چۆن هەڵسوکەوت خۆی تازە چەند ساڵ بەشەیەکی تەقلیدی لەگەڵ باوکیان لەگەڵ پیاوەکەی خۆیان چۆن تەسەڕفی چۆن ڕسوکەتی کرد نابێ بە کچەکەش بۆ تو بکە چکەم کچە ئەچێتە بنەماڵەیەکی تر دەچێتە خێزانێککە زۆر هەڵسوکەوت و دابوونەریان زۆر جودا لە دابوونەری ئێمان جا بۆیە بەڕاستی لێرە لایەنی ڕووناکبیریە گەر بێت توێمە بەشوی گشتی بەشوی گشتی دەربارەی قسم بەڵام جارە سەرچاوەکانی ڕووناکبیریش پێویستە پێ چۆن وەکو سپاس بۆ تێبینیەکان زۆر جوان و تو دیقەت بدە ئوستازیانی من زۆر جار و تومە جاروای دوو کۆمپانیا کە پێکەوە دادەنشن دوو دوکاندار کە پێکەوە دادەنشن ئەیانوێ شەریکاتی بکەن دەچن معلوماتێکی زۆر لەسەر یەکتری وەرەگرن لەسەر دوکانەکە لەسەر ئەو شتانی کە دەفرۆشتێت چۆن دەکڕێت مشتریەکانی کێیە عەقدی ئەم دوکانە چەنە و وەکۆڵێت کرێکەی چەنە سەر قوفڵانەکەی چەند ینی دیقەت بدە جاری وایە بۆ دوکانێک کە جاری وایە 50 وەرەقە دەفتەرێک دەفتەرونیەک شتێکی زیاتریان کەمتر یان جاری وایە کە زۆر جار و تومە سیارێک دەکڕین لە بازاری علوجەکەەوە چه سیارەکە بای 50-60 وەرەقەی بێ بەڵام بە بنج و بنەوانە دەچین دەیدەین لە فەحەز دەیدەین لە سۆنەر و تاخم پێش و تاخم دوا و تەرتیبات و زۆر شتی لێک دەدەینەوە بەڵام بەداخەوە زۆر جار لە مەسەلەی زەواجە کچەکانمان کوڕەکانمان کەمتر ئەمە لێک دەدەنەوە خاڵی کە بۆ تەوسیلێک بۆ جەنابەت خاڵێکی تر کە گرنگە ئوستازیان ئەویش ئەوەیە کە ینی من و جەنابەت کە باسی ڕووناکبیری و ڕۆشنبیری دەکەین بەڕاستی ئەگەر بێت و قوتابیە بەڕێزەکان کچە بەڕێزەکانمان کوڕە بەڕێزەکانمان هەموو بەڕێزانی کە سەیری بەرنامەکەمان دەکەن تەنانەت و فێرخوازانی کە لە زانکۆ پەیمانگان ئەگەر بێت و ڕووناکبیریکی زۆر باش و چاکێ بێ لەسەر خێزان لەسەر نۆماڵ لەسەر ڕەگەزی بەرامبەر هونەری بڕیاردانی تیا دروستە بێت هونەری ڕەفزکردنی تیا دروستە بێت ینی نە بەڵێکانی لەسەر ئەساسێکی کوێرانە دەبێت نە نەخێرەکانی لەسەر ئەساسێکی کوێران دەبێت ئەوەی کە ئێستاکێ زۆر جار ئەو بەڕێزانی کە لە محکەمە ئیشەکەن دەڵێ دکتۆر ڕێژەی تەلاقەکە بەشێکی ئەوەیە لە دکتۆر نەمناسی مامۆستا نەمناسی من بەرامبەرم نەناسی کەواتە ئەمە بۆ خۆی بیانوێکی زۆر سەقەتە بەڕاستی بەداخەوە هەندێک لە کچ و کوڕەکانێکە دەبێ و پێشتر تۆ زۆر خوێنەوەتەوە بۆیە من لێرە دەچمە پرسیارێک بۆ جەنابەت بۆ بینەرەکانم ئەویش ئەوەیە کە سەرچاوەکانی ڕووناکبیری چییە؟ یعنی کچ و کوڕێک کە سەیری بەرنامەکانمانەکات یان خوشک و برایەکە سەیری بەرنامەکانمەکە هێشتا زەواجی نەکردووە یان زەواجی کردو هێشتا سەرەتای زەواجەکەیت هێشتا لێی تێک نەچووە هێشتا کە توانین بڵین لە هەنگوینەکایە و هێشتاکە نەگەشتۆتە تاڵەکەی چۆن نەگاتە تاڵێکەکەی ئەو سەرچاوانە چییە کە دەبێت خۆی پێ ڕۆشنبیر کات خۆی پێ ڕووناکبیر کات بۆ ئەوەی ڕنگدانەوەی هەبێ بۆ ماڵ و خانوادەکەی یەکمان زۆر ڕاستە سەرچاوەکان ڕووناکبیری بەر لۆی دەستخێنە سەریان بەڕاستی هەڵبژاردن حسنە الاختیار باش هەڵبژاردن زۆر زۆر بۆ پیا و بۆ ژن جاگەر باوکو داشن بان هەڵوجیا خوێن ئەو سەقافەت وتن سەرچاوەکانی ڕووناکبیری وەکو موسڵمان وەک تاشی موسڵمان بەر لە هەموو شتێک یەکەمین کتێبی خۆی گەورەی قورئانی پیرۆز ئەمە بەڵام مەسەلوانی کەسێک بڵێ باشە من چۆن قورئانی پیرۆز بکەم بە سەرچاوەیەک بۆ بەڕێوەبردننی کاروباری هاوسەری بۆ کاربەریا بۆ هاوسەری سەرکی معقولە ینی قورئان لە بخوێنمەوە بۆ خێرە بەس چۆن ئیسفادەی لێ بکەم بۆ خەسوو غەزور و دوش و ماڵ و عایلە بەڵێ ڕاستە خۆی قورئان ئەگەر بێت و ئێمە پۆلەنی بابەتەکانی بکەین ئەو کاتێک ئەڵێن سێکەم سەرچاوە قورئانە خۆمەش نێت لە سوورەتی فاتیحا بەقەرەوە تا سوورەتی ناس ئەمە مەسمۆیە یەکەم سەرچاوە ئەو بابەتانی کە لەکو قورئان سوودیان لێ بینراوە لە قورئانەوە سوودی لێ بینراوە بۆ ژیانی هاوسەری بێگومان بمانەوێ نەمانەوێ یەکەمین ئاەت کە خۆی گەورە هو الذی اقرأ نا بێگومان بۆ خێزان و خانەوادە ئەو ئاەتانی کە بۆ جار بۆ خێزان و خانەوادە هاتواتانیان بۆ نمونە مەسەڵەن هو الذی أخرج من أنفسكم أزواجا
لتسكنوا إليها بالضبط. وجعل بينكم مودة ونمونة يعني هم آيات خوي كذا كافرمت خوي جورا لنفسي خوتان هاوسدي بودرسكن هلا لنفسي خوتان لا جهانة شي ترنية لا مخلوقات شي ترنية كاتا من نفسي خومان كدو رجز بياو جن وجعل بين مودة والرحمة أم مودة والرحمة أم شتانيك خوي جورا داينا وأم كم كان بيجمان برفراون كلا زانان زور توجنيان لسر قد شرنا كتابي جورا لسر زواج إسلامي زواج مسلمان بوكوزاوي مسلمان كمال كتابون ما يكون استجوانه أما أنا كسي مسلمان أتوانه لا خوي بدرس شواغان غربون من أمره هلا إنترنت شورش جزانية دي جورا هيا تو كاتي موبايل بدرس لو قدام سمارت فون تكبر الموبايل يصيرك برز كاتر لجوجل أستجوار بون من بنوز الزواج هل بنوز الجاني هاوسري شندان سرشاوي تبردمت شندان سرشاوي يعني ما بون من أجر سرشاوي شي برفراوني قشتي أجر بوكو لاني إنترنت بلين وكو لاني تورا كومناتي هلا فيسبوك كده هلا السروا أو كاتي كبداي كسي كأجر بنوز الجاني هاوسري يعني چندها زانیاری چندها رنمونی چندها شدت بلا مهمه تو چون بتوانی برنامجك شوازي خوب بيجو من هر خوندنویان خو روشن گرمج نیه باش منهجیتك پروگرام سازی برنامه سازی يعني گنجك چونی اگر خوش نتوانی لری کسوکار اگر کسوکار روشن میان لری وقت مخلی تعبد چنا خلی سر رخراو خیر خوازی رخراوانی مرف دوست کن بسوی گشتی لهنگ لاوات یگم هنگ پیمانگاه هنگ خلیان کردوت و تار دیکم تازور آی بولان گرانی خوان بو هوادارانی خوان یا به هر شی حسابه کامل منهجش یندانا و کوچون منهج دانا بو مسئله خلی شوفری و گفت من چن بابت چن رنمایک دانا کسی که بو خلی شوفری خوی فری سایقی کن به همان شی امش براستی زور حساس اگر خلی شوفری و گفت من درجه بيزرش ببلان براسم بو مدى الحياة بو يعني موداش يدورة كتولي قال قصة بو بيستا كاتك كورك بياك هاوسرجي لقال رجزي برامج كأفرد بيسا روشن بريد الباري أفرد بزاني كهذا اللي رأسل شاوي يقدر أصل شاوي الباري أفرد مستراون يعني أصل شاوي الباري خزان أصل شاوي الباري مثلا كومالات كان خوي بدنا براد بجاري كومال كتابي جورا بكرة خوي صار خالك أما تشيا كابرا زواج أما إخوانته نا بلان بشويتي قشتي چن سرچاوي بچوك چن نعمل چن حتى برسولة بكسان يك برسان كساني تر كات بتابدي لفتري الماوي بيل ماوي جزيراني بيل كماوي الرومانسي ماوي زور أفسوني بوكروكش أما ماوي بيستا أجر بيتو توز بتوانن لو قفص الرومانسي درسن جاربار بتوان حلو يستيق بكن بون كات كروكش كبيك وقرن شون أتوانن عشنا يكتربن شون ترى آية كورك بس إنها بس يخوي بك يكشك بس إنها بس يخوي بك بلا ما بيرسى يعني براسي وقلتم كسكر بدرجية كم بلان بدأ عمره كسكر بتابتي دايكاني هذا الرسم بود دايكاني برلا سونجد الصوزي يعني لو أنا هلا شد كان بلان بدأ لو أنتو شيء خلاص بن براسي يعني بيرسى بسوازي شيء عاطفي بسوازي شيء شون الدماجيلي شو أنا پرودی من على كان نكن پرودی أو كسر نكن كاشن زواج شيء أو سر بيش باشن بيست بزان كاتك كخسك زواج كات يعني بون من كاتي خوي كورك من مالي باوكم دراوسيك من هبوم أم دربوش يشان قاستو داشي كور كبيرن خاصو لا خوشي او بهالهلو بقوراني وبطريقه وباوشي ببوكا كردو تشني بخوشو زنان هنا وتمالو بوشان قاستو بلان دوي صالك سيركم بدا خبو بهرا وهوريا بس يوازك دتون ببيخو حافظي كابنا مالي باركد مالي قاستو من اللي راوكو كورك هاولو يستحكم كرد يعني ما هر خوي بخوي اما جرى دراسه شي ميداني بيالن جرى دراسه ميداني يعني بلا منك بس انه سرنجي هاوسكوتي خلقاني تر مثلا كسان بيش خومم بوچي ام بوك سال لمو بيش بو هم خوشويسته بو هم سوقو دابز زين راو سود رزي لجيرا وبي خوش حال بنو حفله والبرشو خلچم بوچي دوي سالك بداخله كشت منالك بويا نبو بو شوازه كابرا مالي باوشي تورا كويتو بعاجزي وارو بم شوازه كوات اللي راه بداخله هر دولاتش بتابدي باري كوركا كجنان غواستو نان زانيوا روشن بيرتي تابت با مسألة كومانات كان بتابدي بس حوصل جدا نبوا هو بداخله ك دايكو باشي كوركا بس شوازه شورانا لقال ام كائنات هذه كاتو مالو براسي داي كاني برس بيستا كات تعامل قلبك كان يعني بس هذا الكل كان أبير كانوا خوان كان بيان خوش كاتك شو كأوا هذا كوتين لقلاب بكرت
جوان کەواتە مامۆستاکاوە بۆی کورتی کێنەوە بۆ بینەری بەڕێز بن چەند خاڵێک لە جەنابتم وەرگر خاڵ یەکەم گرنگە وەکو سەرچاو قورئان بەکاربێن بەس قورئان تەنها بۆ خوێندنەوە نەبێت ئەوە قورئانە دەڵێت نەزەر مەکە قورئانە دەڵێت خیانەت مەکە قورئانە دەڵێت ئافرەتێکی پاک و وەکوڵێ داوێن پاک هەڵبژێرە ئەوە قورئانە دەڵێت ئیش لەسەر ئیمان و تەقوا و خێزان و خانوادەکان ئەوە قورئانە دەڵێت سەبر و ئارامیت هەبێت ئەوە قورئانە لەناو قورئانە باس کراوە کە زوڵم لە کەس بەرامبەر مەکە کەواتە ئەگەر بێت و ئەو بینەرانی کە سەیری بەرنامەکەمانەکەن بە دڵنیاییەوە وەکو قورئان وەکو سەرچاوەیەکی زۆر باش و چاک بەکاربێن بە دڵنیایی دەتوان ڕووناکبینیان باش بێت. دووەم لە جەنابەتم وەرگرت کە دەکرێت سوود لە فەرموودە وەرگێت سوود لە ژیانی پێغەمبەر وەرگێت کە ئایا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چۆن بۆ لەگەڵ خێزانەکانە لەگەڵ خانەوادەکانیانە چۆن بۆ لەگەڵ ماڵ و عایلە و خانوادیە چۆن بۆ لەگەڵ منداڵەکانیانە چۆن تەرتیباتێکی کردویان هەر هیچ نەبێ بینەرەکانم کە سەیری بەرنامەکەی من و تۆ ئەکەن بیر لە خۆیان بکەنەوە ئەو فەرمودەیە ببینن کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێشبڕکێی کردووە لەگەڵ خێزانیانە و جارێک ئەم بردوێتەوە و جارێک خێزانی بردوێتەوە لە خۆی بپرسێرە بە حیاتی پێشبڕکەی لەگەڵ خێزانێک کردووە یان ئەگەر ڕۆژی خێزانی وتیبەتی با بڕۆین لەو ساحەیە وەرزشێ بکەین تۆزە ڕاکەڕاکێکە نەیوتووە حەیام مەبە و وەکۆڵێت سرم شۆڕمەکە ئەمەکەمە بە شەرتێ لە فەرمودەکانێک کەواتە خاڵی یەکەم قورئان خاڵی دووەم خاڵی سێم ئوستازیان زۆر گرنگە بەڕاستی ئێمە کۆڕ و سیمینارەکان بەشداری بکرێت. یعنی ئێمەیەکێ لە کێشە گەورەکانمان ئەوەیە کە ژن کە چووە ماڵەوە دەستی کرد بە چێش دێنان و پیاویش کە چووە دەرەوە دەستی کرد بە کار و کاسبی بەتایبەتی دوای زانکۆ پەیمانگا یعنی من خەڵکەیە لە شاری سلێمانی مەشهورە بە شاری بەحساب خۆمان دەڵێن شارێکی ڕۆشنبیری خەڵکەیە سوێن و قورئانە خوا لە دکتۆر 16 ساڵە ئەم پیاوە مێردی منە من لێ دەپارڕێمە قەیچێکە با بچین بۆ سیمیناری فڵاون تێتەوەکەی ئیشی منە با بڕین بۆ کۆڕی فڵاون تێتەوەکەی ئیشی منە وتمە فیستیڤالێک هەیە بەشداریکەین و تێتەوەکەی ئیشی منە ئەڵێ جگە لە ڕاوەدینار و داڵ بۆ داڵ لە بەیانی بۆ ئێوارە خەریکی ڕاوەدینار و کاسبیە بەڵام خۆخۆتی چاکە زانی کە ئەگەر ئەو علم و زانیاریش کە پێتە ئەپدەیتی نەکەی باش و چاکنەوە بۆیە بەشداریکردن لە کۆڕ و سیمینار خاڵێکی ترکە شتێکی زۆر جوان باسکەویش خوێندنەوەی توێژینەوەیە یعنی مە کەمتر سەرچاوە بەکارهێنین لە بۆ ئیشوکارەکانی خۆمان کە بەداخەوە پێم وایە تۆش هاوڕای لەگەڵ منە کەمتر سەرچاو و توێژینەوەی زۆرمانەیە بە زمانی کوردی بۆیە بینەرەکانمان ئەگەر بێت و بە زمانی عەربی تا ڕادەیەک بزانیان زمانی ئینگلیزی بزانیان جارێ فارسی جاروایە تورکی بە دڵنیاییەوە زۆر بابەتیان دەستەکە یعنی من جاری وە هەیە حەد لێت ناشارم ئوستاد جاری وایە کێشەیەکی خێزانی بە تەلەفۆنیان لە پەیمانگا پێمەوترێ ڕێک ئەو دقا بە تعبیرێک ڕەنگە عەربیەکەشم زۆر بە قۆت نەوێست بە تعبیرێک دەینووسم جاری وایە کتێبی لەسەری نییە بابەتی لەسەری نییە چۆن ئەم کێشەیە چارەسەرەکەی لە بینی ژن و مێردێکە کەواتە ئەوش خاڵێکی تر گرنگومە خاڵێکی تر ئوستاز با من لێرەیە وەکۆڵە هاوکاری وەڵامەکەی جەنابەت ئەویش ئەوەیە کە ئێمە کەمتر ئیستیشارە دەکەین ئوستاز یعنی خۆی ڕۆشنبیرکردن ینی مەسەن من و جەنابەت باوا بڵین باسی خەڵک من و جەنابەت کابرایەکی عەشایرین خوێنەواریمان نییە ڕۆشنبیریەکمان نییە بۆ نمونە دەڵێن بەس خۆ ئەمە بەڵگە نییە لەسەرەوە ئیتر ئێمە هەتا مردن بەم ڕێگایە بڕۆین یعنی من و تۆ گەر ڕۆشنبیریمان نییە لەسەر خێزان و خانەوەدە و چۆنەتی ئیدارەدانی منداڵی مراهقە غێرە بێ بڕۆین پرسیار بکەین لە خەڵک غێرە بێ ئەگەر بۆ نمونە من دەروونم نائاسوودێ بڕۆم لە دکتۆرێکی دەرونی بپرسم ئەگەر من لەگەڵ خێزانما بۆ نمونە ئیدارێکی باش و چاکی ماڵم پێ ناکرد دەبێ بپرسم ئەگەر من باوەکو بەختیار باسکەم با هیچ باس کەس نەکەن ئەگەر من کەسایەتێکی لاوازم من پێرسۆناڵەتی و شخصێتێکی لاوازم هەستەکەم ژن دەبێت وەکو کەڵەگات ئیداری ماڵ دەکات هەستەکەم مناڵەکان هەرێکەی دەبێت بە کوێخایەک منی بەختیار دەبێت لێ خەڵکێک بپرسم کە شارەزای لە بواری دەرونیە بڵم کاکە زەحمە نەبێ من هاتوون بۆلات من کەسێکی لاوازم چۆن بم بە کەسێکی بە قۆت و بێز چکە بەم کەسایەتی لاوازەی من کش لە دەست دەرەچێت کوڕ لە دەست دەرەچێت ئەوە دایکیان خۆی خواخوایەتی وەکۆڵە جەوی بۆ دروست بێت و بەزم و ڕزم و بیبە بە ژن سالار و ئیدارێ و این دەکرێت کەواتە ماڵەکە هەڵدەوەشێتەوە کەواتە ئەوش خاڵێکی گرنگ و مویمەوە بەداخەوە ئەمە بە ئەم گلەیە لە خۆشمان بکەین کە گلەیمان لە ئێوەشەیە کە شارەزان لەم بوارانەیە بەڵام لەگەڵی شاگریمان لە خەڵکی ئەوی شوێ کەمترین خول دەکرێتەوە بۆ خێزانی بەختەوەر و خانەوەدەی بەختەوەر و من ڕەنگە وەکو بەختیار تۆزە دەنگم دلێر بێت زۆر جار لە پەیمانگای خۆم لە شوێنان خۆرم کردەوە بەڵام ئوستاز ئایا زانی خەڵک کەم دێ ئایا زانی خولێکی خێزانی بکەیتەوە بڵێ بەشداربوون 15-20 هزار دینارە لەوەی خەڵک نییە بڵێ 15-20 هزار بۆ بدەم بۆ قسەی زل بۆ لە بروی خەڵک وا تەسەوورە کات کە بۆ چییە بە شەرتێک فاسوولیا و برنجێک جاری وایە قۆزیەک بە 15-20 هزار دینار لە سەریانەکەی بەڵام خولێکی سەعات و ساعتی دانی بۆ خێزان و خانەوەدە شتێ پارە وەربگریت هەر بۆ چالاکی و مەسرف و بۆ تەرتیباتی خۆیان کاتە بەشێکی تریش بەڕاستی خول و چالێکیەکان دەبێت زیاد کریانی هێشتاکە لە سنتەری شارەکان تۆزێ معقولە بەڵام لە شوێنێکی بڕۆ بۆ چەمچەماڵ بڕۆ بۆ پێنجوێن بڕۆ بۆ کەلار بڕۆ بۆ دووز بڕۆ بۆ مەسەن بۆ بازیان و بۆ تەکیە و بۆ ماوەتوانە زۆر بەدەگمەن یانی من
دۆست و برادرم هەیە لەوێڵە دکتۆر ساڵ دێ و ئەڕوا خولێک یان حکومت عقلی پیاناشکێ لەگەڵ ڕێزمە کەمە ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە چۆن ڕۆشنبیری تاکانی کۆمەلگا زیادکرێ و بەداخەوە ئیشی ڕۆشنبیرەکانیش کە کەمتر ئیشی لەسەکەم من لێرەیە پرسیارێک لە جەنابەت دەکەم ئوستاز ئەویش ئەوەیە کە قۆناغەکانی تەمەەن چییە بۆ ڕۆشنبیر ینی ئایا هیچ قۆناغێک ڕەتی هەیە ینی زەرورە ئێمە لە مناڵی هەندێشت فێرکەین لە قۆناغی مراهقی لە قۆناغی فلانە یان هەموو زانیەکان بەڵێ بێگومان بە جۆرەی قۆناغەکانی تەمەەن کۆش بەس ترێم بەرنامی بەڕێستانە من وای بۆچ ئەنی من کاتێک هەر بۆ خۆم کاتێک کوڕێکی هەرزەکارم چیم پێویستە کاتێک کچێک لە حاڵەتی کچێنی خۆیدا دەربارەی حاڵەتی خۆی دەربارەی ژیانی خۆی دەربارەی کچ چەند زانیاریەک ڕۆشنبیر چەند ینی ڕۆشنکەمە کاتی باسی ڕۆشنبیریان کەم کەسە ڕۆشنبیر مەبەستمانەوە نێتی اختصاصی گەور لە بوارە ڕۆشنبیر پێناسە ڕۆشنبیر چەوەیە دەربارەی کۆمەڵ لە مەسەلەی تایبەت بە ژیانی خۆی شاردێکی شتێک کەزانێ بەڵام لە بوارێکە اختصاص پسپۆڕیە تۆ کاتێک کچی دەربارەی کچێنی خۆ ئەوە بۆ کچێنی بەڕاستی گردوونێکی گەورەیە بۆ خۆی یادی دنیاە زانانی لەسەر ئافرەت هەیە بەڵام هیچ نەبێت تۆ دەربارەی کچێنی خۆ کاتی وردۆ دەگەشەکە پێگەی ڕاستە دایک لە بیدایەت وەکو یەکەم مامۆستا لەگەڵایەتی بەڵام دایکیش تەنها بۆ زانێنە تەقلیدیانی خۆی لەگەڵایەتی ئەمڕۆ چەند نازانێت توێژنێتی اینجا پاشان کاتێ کە کچەکە وردۆ دەگەورا بێ بە جۆری قۆناغەکانی خوێندنیش تەمەەن پاشان قۆناغی زانکۆی بەڵام ئێمە لەکسەر لە قۆناغی کچێنە بازمە بۆ قۆناغی بڵێن هاوسەری کاتی هاوسەرگیریەکە پێویستە بزانێ کاتی ئەم هاوسەرگیریەکە ئەچێتە قۆناغی هاوسەرەتیەوە زانیاری ڕۆژنبیر لەسەر چی ڕۆژنبیر لەسەر پیاوە بێ لەسەر قورآن نەبێ لەسەر ڕگەزی بەرامبەر بێ لەسەر تۆ کاتێک وەکو خوشێک دەمت جارە هەر چۆن ناڵێ تیشکەکە لەسەر خوشکانە کاتێک ئەچیتە بواری هاوسەریەوە چەند ناونیشانێکی تازە بۆ دروستە بێ یەکەم خێزانی پیاژی هاوسەری لانە براژنی چەند کەسێکی کەبی براژێک باشن لەمان کاتەوە هەموو ڕوتبەیە بەڵێمان هەموو ڕوتبەیە دراوسێ هەبێ بە هەمان شێوە پاشان سبێنێ کە مناڵێک کرد بوو مەسن ئەوە گەوردن ئەدرس کە دایکە دەربارەی مناڵ دەربارەی بەخۆکردن چ جۆرە زانیاری چ جۆرە ڕۆشنبیر ئێمە دەنها عنوانەکان ئەڵێن خۆ ناڵێن زانیاری کوڕ ئاوە بێ ئاو بکەوە بکە ئێمە تەنها چۆن ئەڵێ ناونیشانەکان دەستنیشانەکەن بۆ بەڕێستان خۆتان نەچن ینی ئەو کەسانی کە هاوسەرگیر کوڕ بە هەمان شێوە بە قۆناغەکانی ژیانی کاتێ مەسەڵەن لە ماڵی باوکێتی کاتی هەرزەکارە مەسەڵەن سەرەکە ئەیە داک و باوکی چۆن بێ بەس کەسبێنێ چۆ ژیانی هاوسەر پێویستە بزانێ ئەگە مناڵی بوو مناڵ چی لە باوکم نەمڕۆ باوکێکم تا دوێنێ لە ماڵێک کابووم کوڕم چیم لە باوکمەویست ئەمڕۆژ بە هەمان شێوە ئەبێ بزانم کوڕەکەم چی لە من ئەوێ بۆ زانیاری بە ڕێزت ینی پێم وایە جەنابش زانیاری لە من باشتر و ئەو خانەوادانی کە کچەکە تاقانە یان کوڕەکە تاقانی هەست دەکەم ئەم حاڵەتەمان زۆر زۆر جار ئەو کچانی کە تاقانی ماڵ بووە زۆر جار تەلەفۆنەکە دوای کێشەی خێزان و خانوادی بۆ دووسێ بۆ لەبەرۆی لە ماڵەوە کچە تاقانە بووە نەستەلە بووە نازدارە بووە ئەم پەیامەمان بۆ کچ و کوڕەکانمانە کە تاقانن لە ماڵەوە کە چووەتە ماڵێکەوە ئێستا دووسێ دشی لەگەڵایە پێشتر خوشکی نەبووە تا هەڵسوکۆتیان لەگەڵا بکە لە بەرۆی سە غیرە لە هەمویانەکات زایدەن بۆ نمونە مەسەن لە ماڵەوە برای نەبووە ئێستا چۆتە ماڵێک سەرەکەی سێ چوار شوبرای هەیە مێر با بڵین برای پیاوەکەیتی هەر یەکەی بۆ خۆی نەوعێک هەر یەکەی لە بۆ خۆی ئاوازێک پێشتر لەواچی هەندێک کچمان هەیە بۆ نمونە مەسەن لەواچی هەر لە منداڵی و باوکی مردی بێت ئێستا ئەچێتە ماڵێکەوە هەم پیاوێکی بۆ پەیدا دەبێت کە خۆی بە کێخا دەزانێ وەرە لایەکی ترەوە غەزوورێکش هەر خۆی بە کێخا دەزانێت زۆر جای نەبێت بۆیە ڕاستی بۆ هاوکاری وەڵامەکەی جەنابەت ئەویش ئەوەیە کە ئەو کچانی کە بەتەنان و ئەو کوڕانی کە بەتەنان ئەگەر کوڕەکە خۆی بەتەنها لە ماڵەوە وە کچەکەی خۆت بەتەنهایە یان تۆزێ نەستەلێ و ماڵەوەی قەڵەباڵغ نەبووە دەوانە بەڵام ئەو کەسان دەبێت زۆر حەزەر بکەن یان بە زمانێکی تر بیڵێن بۆ بینەرەکانم ئەو کچانەی کە لە عایلەیەکی قەڵەباڵغ ڕۆشتونە دوای ئیدارەدانیان تۆزێ پاشتر پێدەکرێت بۆ لە بەروی پێشتر چوار پێنج خوشکیە بوو هەر یەکەی بۆ خۆی بەزمێکە توانوێتی لەگەڵوانە ئیدارە بکە و چوار پێنج برایە بووە هەر یەکەی لە ئاوازێک بووە بۆی سەرەکەی ئەم کشانە دوای هەڵسوکۆتیان زیادە ینی کوڕەکانم نەترسێنم بەس عادەتەن کوڕێک تەلەفۆنم بۆ کاڵە کاکتۆر کچێکم دۆزیوەتەوە تاقانی دایک و باو کاڵم وەزعت شڕە ئەبێ ڕای کێشیت بارەکەت قورساڵە بۆ دکتۆر ئەڵم لە بەرویم کچە نەخێری بۆ نەکراوە بۆڵی بەسرا نەکراوە هەرچێکی وتووە وتوانە نەعەم سەیدی بۆیە بەڕاستی ئێمە پەیامەکەمان بۆ ئەم جۆرە کوڕانە بۆ جۆرە کچانێشەکە زۆرترین معلومات وەرگن زۆرترین زانیاری وەرگن مامۆستا من شتێک بە جەنابەت بڵێم وەکو دکتۆرێکڵم ینی معقولە کچێک ئەگاتە نزیکی سوڕی مانگانە لەسەر سوڕی مانگانە زانیاری نەبێ معقولە کچێک لە دوای 12 ساڵیەوە هەموو مانگی هۆرمۆناتی دەگۆڕێ نەزانێ هۆرمۆن یعنی چی نەزانێ ئەو هۆرمۆنانە کامەیە کە قەلق و بێتاقەتی دەکات
نزانێ ئەو هۆرمۆنانە کامەیە کە دڵخۆش و ئاسوودەی دەکات ئەسڵەن بەداخەوەم قسێ دەڵم ینی من لە زانکۆیە جاری وایە 80 تەلەبە 70 تەلەبەم هەبووە وتومە جا بۆ خۆشی وتومە عوباڵم بە منتان لە دنیام لە قیامەتە کێ لە ئێوە ئەزانێت دەست هەڵبڕێت چۆن بتوانێت ئیداری هۆرمۆنی لە لاشەی خۆی بکە تەسەورەکەی دوو کەس دەستی بەرز کردوێتەوە ینی لە 70 کوڕان و کچان نەیانزان و ئیداری هۆرمۆنی چۆن خۆیان بکەن کەوەی لە دینیشا دیاری کراوە ئەوەی کە لە فەرمودەکەیە دەڵێت ئەگەر بۆ نمونە نەتوانی چاو دوو پارێزی بە ڕۆژوو بە ئەگەر نەتوانی فلان بکە فیسار بکە ئێمە ئیدارەدانی هۆرمۆنە ئەگەر بۆی گەنجەکە بەرەو ئیستیمنا دەچێت بەرەو دوو لە ڕووی بینەر و بیستەت بەرەو دەستپارکردن و بەرەو شتێکی قۆڕ و بێمانە نەچێت غێرە بێت چۆن بدوانێت ئیداری هۆرمۆنەکانی بکات کە ئێستاکێ بەڕاستی واقعەکە تێکەوتون لە ئەنجامی ناڕۆشنبیری لە ئەنجامی ئەوەی ڤیددیۆیەکی بینیوە بۆ نەوتێتی بەڵێ باشە و احتیادی و زۆرینە سەرەکەی تووشی کێشەی هۆرمۆناتی خۆی کردووە تووشی کێشەی سێکسی خۆی کردو تووشی کێشەی ناڕەحەتی زۆر کردو بۆیە لێرە ئاخر پرسیار لە جەنابتەکە مامۆستاکاوی بەڕێز و خۆشەویست ئەویش ئەوەیە کە لێرەیە پرسیارێ دێتە کایەوە ئایا معلومات وەرگێ و ڕۆشنبیری وەرگێت دوای تووشی ئیزدیواجێت نابێت ئەترسم لە واقع ئاوانە بێت ئەترسم کوڕێکی نەکبەت سیفەتی ئافرەتی نمونەی بخوێنێتەوە دوای سێرکە نیوەی لە ئافرەتەکانی ئایا بەڵگەی لەسەرەوەی ئەوەی کە من لە کتێبەکە خوێنمەوە هەمووی بەسەر ژنی داماوە تەطبیقەکەم یان بەعکسەوە ئەوەی کە لە کتێبێکا بینیم ژیانی بۆ نمونە سەحابە و پیاوچاکان قوڕ بەسەر پیاوی داما و هەر هەمووی ببینم یان نزبەیە ئەکرێت لە هەنێک تەنازورکەین لە هەنێکە بۆ نمونە مەسەرن دەستشت بکەین بەسەرجیمان نەجی جوانەکە دکتۆر دەربارەی پرسیارە خۆی هەر شتێک خوێنیتەوە مەرج نیوەکو خۆی تەطبیقی لە 100% تەنانەت ئەو هەر بێن و باسی لایەنی خولی شوفێرێکە ئەوم ڕێنمایانەی کە کەسێ لە من وەریەگرێت لە کورسەکەی دایکە بە عملی بێ بە سایق و چەند ساڵ بە تەواوەتی ڕایدێت لەسەر شوفێر لەوانە زۆری یاسەکان پێڕۆنە بەڵام لە هەمان کاتە شوفێرێکی تەندروست و ڕێکیشە بێ بە هەمان کوڕێک وی کە باسی تاقانەت کرد چ تاقانەت حەزەکەم تۆ دەتیشێ بخەمە سەرەوە ینی بۆ نمونە کوڕێک دەربارەی کرد چەند زانیارێکی چەند کتێبێکی خوێندووە چەند سیمینارێکی دیوە بەڵام کاتێ بە عملی ڕوبەڕووی کچێکە بێت ئەمە گرنگە لە ماڵێکە پراکتیکەکەی گرنگە ئەم کچە تاقانەیە بەر لە هەموو شتێ من تاکە وەسێتم تاکە ئامۆژگارم تاکردنمان بۆ کوڕانی بەڕێز ئەوەی تا بتوانن هەست و سۆز و خۆشەویستی تایبەتی بەم کچە بەخشن چکە تۆ بەس بە هەست و سۆز و خۆشەویستی نەک بە ڕێنمایەکان و بۆ سەقافەتی کە وەرگرتووە بتوانی کۆنتترۆلیگەی وەک زابوت بەردەوام ئەوە بکە ئەوە مەکە ئەوە بکە ئەوە مەکە بە هەست و سۆز و خۆشەویستی وای لێ ئەەکەیت ئەم کچنێت تاقانێت چەند لە ماڵی باوکە نەخێری بۆ نەکراوە ئەتوانێت بە هەموو نەخێرەکانی تۆ ڕازی بێ بە هەموو شێوەیەک تەسلیم کاتێک کە ئەبینێت تۆ چکە بەڕاستی تەبع ئافرەت دەکات تۆ معلومی جنابتان بێنە بەڕێزە بە ئەزمونەکانیشە ئافرەت سۆز و خۆشەویستی تایبەتی پێبەخشە ئەو خۆی و پێبەخشە کاتێ متمانە و پێکایتر بەجارە نییە هەرچی لە گردوون نەگەر خۆی گەور پێسپێرە بە تۆ ئەسپێرێ لەبەر متمانە گەورە بەڵام کاتێک ئەمە هێڵێکی سوورە درز دەکەوتەوە متمانەیەوە هەتایە بەڕاستی ئەم ئافرەتە بۆ خۆی لێ نایەتەوە ڕاستە لەگەڵ تا ئەژی چەند ساڵیانە مناڵیش بێ بەڵام هەرگیز ئەو کەسەنی کە تو بە هەمان شوەیە کچێکیش کچێکی ڕۆشنبیر و تێگەشت و بە ئەزمون بێ داشێکی ڕێکوێ تێگەێنێ کوڕێکە بینێت تاقان شگر بە کوڕێکی تاقان حتا تەنەگەر لە خۆشی مناڵترە ئەمیش بە هەمان شێوە بزانێ بە هەست و سۆزێکی خۆشوێزی جوان هەڵسوکۆت و سەدا و ئاڵوێری ڕۆژانە لەگەڵ ئەم کوڕە بکە نەک هەر بە کۆمەڵی ئەوامر نەک داچی چی بێت بسار لێ بکە بابە دادەژێن تۆ دایکی لە ماڵە بڵێ مۆسیقی بۆ بەسەر باوکە ئەمە شتێکە ئۆپۆزیسیۆن و جێی باوکی گرت باوکی دەسەڵ دەستەوە ئەو چۆن کات خەلەلی تێکە ئەو بۆ زەنجێگرێتەوە هەمووش ئۆپۆزیسیۆن دایک ئۆپۆزیسیۆن بووە جێی باوکی گرت بەس تۆ ناتوانانی ئەمە شتێک گەردونێکی عالەمی هەمان شێواز هەمان جەو هەمان کەشوهەوا کۆپی پێسکی بۆ لایەنیشتە وەکو دایکی تەسەڕوف کرد لەگەڵەوە لەوانەیە بەداخۆ تووشی زۆر بربەستی گەورەبی هەتا ژیانی هاوسەرەکەش هەڵدەچێنێت مامۆستاکاوە هاورازی بەڕێز و خۆشەویست نووسەر ڕۆشنبیر و مامۆستای ئامادەی سوپاس بۆ جەنابێت لاتان نەچێ مامۆستاکاوە قسێکی زۆر جوانی وت نێڵن ئەو متمانێ درزی تێکەوێ سندانم لە ڕۆشنبیریەکەتدا سندانم لە قسەی زلت بدا زۆر جار بینیمانەخ ئافرەت دەڵێ کاکتۆر قسەی زلم زۆر بۆ دەکات زۆر جار بەداخۆمەشی وتووە بە حسابی خۆی نوێژ دەکات ئەهلی مزگەوتە بەڵام جارێ دوو جار نامەی خیانەتم پێگرتووە بۆیە ڕۆشنبیرەکانت زەربی سفر دەکرێت قسەکانت وتەکانت هەموو شتەکانە زەربی سفر دەکرێت ئەگەر لە واقع و لە عملیە تۆ درزێ بخیتە متمانی و تەمەنا دەکەم درز نەکەوێتە ناو نەوماڵەکانەوە خۆشەویستی و ئاسوودەیەکان باش و چاک بێ تەمەنا دەکەم ئەو قسانی کە لەگەڵ مامۆستایە دەردەشەمان کرد هۆکارێک بێ بۆ ڕۆشنبیرکردن بۆ ڕووناکبیریکردن ئەم بەرنامەی منیش بەشێکە لە ڕووناکبیریکردنی تاکەکانی کۆمەلگا بەشێکە لەوەی کە هاندانێکە بۆ خێزان و خانوادەکان کە دەبێت ڕۆشنبیر بین لە ڕێی ڕۆشنبیریەوە بە دڵنیاییەوە کەم
کەمترین تەلاق، کەمترین جمێن، کەمترین دەستبەرزکردنەوە، کەمترین قسەی ناشرین، کەمترین لوشکەلوژگریان لە ماڵەکانە ڕوودەدات و دەتوانین ماڵەکانی خۆمان بکەین بە سەرەتایەکی بەهەشتمان لێرەوە بەرەو بەهەشتێکی هەتایی بڕۆین. تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.